ئەنجامدانی نەشتەرگەری بە نازور چ نەشتەرگەری سنگ چ نەشتەرگەری سک لە سەرتاسەری جیهانە بۆ بە ستانداردی کارکردن لە هۆڵی نەشتەرگەریەکانە. بە شێوەیەکی کردداری بنچینەکانی نەشتەرگەری هەناوبینی فێر بە. خولی بنچینەکانی هەناوبینی لە تاوەری تەندروستی سمارت دەکرێتەوە. نەشتەرگەری بە نازۆر کۆمەڵێک بنچینە هەیە کە بۆ سەرجەم بوارەکانی نەشتەرگەری هەناوبینی سک، نەشتەرگەری هەناوبینی سنگ، نەشتەرگەری هەناوبینی گورچیلە و میزدەڕۆ، نەشتەرگەری هەناوبینی ژنان و مناڵبوون هەمان بنچینەیە و سەرجەم پزیشکانی نەشتەرکار پێویستە پێی ئاشنا بن. لە کورسێکی یەکڕۆژەی چڕوپڕ لە تاوەری تەندروستی سمارت بە شێوەی پراکتیزی فێری ئەم بنچینانە ببە لەلایەن مامۆستایی بە ئەزموونەوە. کۆرسەکە کورتکراوەی پوختەی 4 کۆرسە کە لە وڵاتانی بەریتانیا و فەڕەنسا و تورکیا و ئیمارات وتراوەتەوە. لە کۆرسەکەدا ڕاهێنان لەسەر دۆڵ و تیشووی گیانداران دەکرێت. لەبەر ئەوەی ژمارەی تاوەرەکان سنووردارە، بێگومان بەشداریکردن سنووردارە. پزیشکانی بوارەکانی نەشتەرگەری سک، نەشتەرگەری سنگ، نەشتەرگەری گورچیلە و میزدەڕۆ، نەشتەرگەری ژنان و مناڵبوون، نەشتەرگەری منداڵان دەتوانن سوود لەم خولە وەربگرن. لێرە لە کوردستان ئەگەرچی ژمارەیەکی زۆر نەشتەرگەری بە نازور ئەنجامەدرێت، بەڵام تا ئێستا کلینیکی گەورە هەیە بە تایبەتی لە پزیشکە گەنجەکانە کە دەرفەتی کەوتویان بۆ ناڕخساوە لەم تەکنۆلۆژیا تازەیە بەهرەمەند بن. پرسیارگەرێکی زۆر هەن کە پزیشکانی تازە پێگەشت و لە بواری نەشتەرگەریات پێویستە لایەن دروست بووە، پێویستە وەڵامەکان لابێ. تەلەسکۆپ ئەمەی کە بەدەستمەوەیە چۆن کارەکە، جیاوازیەکانی چییە، کامان بۆ کامان نەشتەرگەری بەکاریە، ئینێرژی دیڤایزەکان، بایپۆلەر سیلاند ئەوەی کە لە ناو خۆمانە پێوترێ لیگاشور چۆن کارەکە، لە چ کاتێکا بەکاری بێنین، لە چ کاتێکا نابێ بەکاری بێنین، لە هەمان کاتە هارمۆنیک شێریان هارمۆنیک لە چ کاتێکا کارەکە چۆن بەکاری بێنین، زیانەکانی چین، سوودەکانی چین. هەروەها جیاوازی نێوان ئەم سکرینەی کە 4K لەگەڵ ئەوەی کە 4K نییە، کامێرەکەی چییە، تێلسکۆپەکەی چۆنە، هەموو ئەمانە و پرینسیپڵی کارکردنی سکۆپ لە کۆرسێکا کورتی دەکەینەوە بۆ سەرچەم فێرخوازانمان لە پزیشکانی گەنج بۆ ئەوەی بەهرەمەند بن لە دوایین پێشکەوتنەکانی جیهان لە بواری نازۆردا. هەروەها ئێمە توانیومانە دۆڵێکی پێشکەوتوو چەند دۆڵێکی پێشکەوتوو لە ڕاستیە دەستەبەر بکەین بۆ ئەم ترێنینە. خولەکە لە تاوەری تەندروستی سمارت ڕۆژی هەینی ڕێکەوتی دەی 2025 ئەنجام دەدرێت. نرخی بەشداریکردن $9. ناوتۆمارکردن لە ڕێگەی ئەم لینکەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.